بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردنەکانی ئەڵمانیا. دەرەنجامەکان چیمان پێ دەڵێن و چ کاریگەریەکی دەبێت لەسەر ناوخۆی ئەڵمانیا و دەرەوەی ئەڵمانیاش. بۆ کورد ئەم دەرەنجامانە باشە یا خراپە؟ بۆ کۆچبەر، بۆ پەنابەران ئایا باشە یا خراپە ئەوانی دێنە سەرکار دەبنە ڕاوێژکاری ئەڵمانیا و حکومەت دەگرنە دەست؟ گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز فانیسا ڕەشید، ئەندامی شارەوانی شاری میونشن، ئەندامی پارتی سەوزی ئەڵمانیا. خاتفانیسا سڵاو لێبێ، ئەم کاتت باش، سپاس دەکەم، سپاس کە بەشداری لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ. سەرەتا بە لەوە دەست پێ بکەین، دەرەنجامەکان چۆن بوو؟ دەزانم دڵخوازی پارتی سەوزی ئەڵمانیا نەبوو، دڵخوازیەوە نەبوو دەرەنجامەکان، بەس بە گشتی چۆن بوو بۆ ئەڵمانیا؟ سڵاتان لێبێ، مەمنون. بەڕاستی ئەم هەڵبژاردنەی ئەم جاریان هەڵبژاردنێکی ئەوە نەبوو کە ئامادەی بین، چونکە لە پێش کاتی خۆیان پەڵەمەن کە هەڵبەشێرا هەڵبژاردن هەڵمان پێش کاتی خۆی هەبووە و ململانەیەکی زۆریشی تیا بووە، ئینفۆرماسیۆنێکی زۆریشی کە غەڵەت بڵاو ئەکرایەوە بە تایبەت لە رووسیاوە پارێکی زۆری تێکرا تەئسیری هەڵبژاردننی ئەڵمانیا بکرێت و نەتیجەکەشی ئەیبینین کە حیزبی ڕاستڕەوەکە AfD دووەم قۆتی ئەڵمانیا بە 20%. ئەمە کەم نییە. هەموو سیاسەتی ئەڵمانیا ئێستا بە پاڵتی تێکداوە و ئونیۆن کە حیزبی مەسیحەکانن، فریدریخ میاتس کاندیدی کانسلەکەیانە کە یەکەم قۆتن 30%یان هەیە. ئەمە نزمترین ژمارەیە کە لە مێژووی ئونیۆنە یعنی توانیوانە بەدەستی بێنن. لەبەرەوە با بزانین ئەم ڕۆژانی دواتوو چی ئەهێنێت، بەڵام ئەبێ بچنە کوالیسیۆنێکەوە. باشە. خاتوڤانیسا، ینی بە بڕوای تۆ پێکی بە بڵین ڕێکەوتنەکان چۆن دەبن، هاوپەیمانەتیەکان چۆن دەبن، لە کۆتاییدا کێ دەتوانێت بە بڕوای تۆ بێ بە ڕاوێژکاری ئەڵمانیا؟ یەکەمین ئەبێ سەیری کورسیەکانی ناو پەڵەمەنە بکەین. 630 کورسیە بە گشتی، یعنی 316 کورسی حکوومەتی تازە 316 کورسیە بۆی بتوانێت حکوومەتێک دامەژێنێ، کە ئەوە ئەیزانین یعنی چی؟ یعنی ئەوەی تری و CSU و ئونیۆن هەمووی بەیەکەوە 208 کورسی هەیە. ئەبێ بچێتە کوالیسیۆنێک لەگەڵ حیزبێکی ترە. ئەم حیزبەی تر کام حیزب توانێت ببێ؟ سۆشیال دیموکراتەکان هەیە کە 128 کورسیان هەیە و 120یان هەیە و حیزبی سەوزیش هەیە کە 85 کورسیان هەیە. لەگەڵ ئەوەشە AfD کە هەیە 152 کورسیان هەیە. ئەو کوالیسیۆنانە ئەتوانێت بکرێ، بەڵام هەموو حیزبە دیموکراتەکانی ئەڵمانیا دەمامی یەکیشە دووبارەیان کردەوە کە وتوانە لەگەڵ ئێمەیە کوالیسیۆن لەگەڵ حیزبی AfD کە ڕاستڕەوەکانن نایکەین. بەڵام لەگەڵ ئەوەشە فریدریخ میات لە یاسای و گفتوگۆ لەگەڵ پەنابەران و کۆچبەرانە زۆر تون و تیژ بووە و پرۆگرامەکەشیان و ئێستا کە 2 هەفتە لەمەوە پێشیش لەناو پەڵەمەنە داوای ئەوەیان کرد، یاسایەکیان بەڕێوەبەر کرد کە گفتوگۆ لەگەڵ پەنابەران و کۆچبەرانە تون و تیژتر بێ، سنوورەکانی ئەڵمانیا بە دایمی کۆنتترۆل بکرێن کە ئەم داواکاریە لەگەڵ یاسای ئەوروپا ناگونجێت. ئەیانەوێ ئەو پەنابەرانەی کە هینی مانەوەیان نەماوە ئیقامە وەرناگرن، ڕەفسکراون، زووترین کات بنێرنێنرەوە. ئەگەر ناشتوانن بینێرنەوە لە بەرەوەی جەواز و ئەو ڕاخۆشتەکانیان نییە، بیان خەنە سجنەوە. ئەڵمانیا دەتوانێت ئەمە بکە؟ خاتوڤانیسا، ئەڵمانیا هەتاکو ڕادێک هەموو شتێک ناکرێت. ناڵێم کە داوای ئەوەکەن سنووری ئەڵمانیا بە دایمی کۆنتترۆل بکرێت،
ئەوە لەگەڵ یاسای ئەوروپا ناگونجێت چونکە ئەوروپا سنووری نییە ئەمە ئەوروپا شنگنە شنگن یەکێکە لەو شتانی کە لامان گرنگە و شانازی پێوەکەین کە ئێمە بەبێ ئەوەی سنوور ئەتوانین لە ئەڵمانیا بچینە فەڕەنسا بەبێەوەی کۆنتترۆل بکرین تۆ کۆنتترۆلی سنووری ئەڵمانیا بکەیت ئەمە ناگونجێت ناکرێت ئەوەی تریشیان کە بتانی ئەو پەنابەرانەی کە ڕەفز ئەکرێن بە نمونە زۆرێکی ئەفغانیەکانن کە 4 هەفتە لەمەوە پێش بە نمونە کوڕێکی گەنجی ئەفغانی بە چەقۆ پیاوەکو مناڵێکی کوشت ئەمەش لە کاتی پێش هەڵبژاردنە بەڕاستی وای کرد لە خەڵکەکە دەنگیش زیاتر بە حیزبی ڕاستڕەوەکان ترسێکی لە خەڵکەکانە دروست کردووە دژی پەنابەران ئەو کوڕافغانیەش ڕەفز کرابوو بەڵام هێشتا لە وڵاتەکەمانە بوو نایان توانی بینێرنەوە بۆ لەبەرەوەی ئەو ڕاقوشتی هێشتا تاو نەبوو بووە جوازی نەبووە سیستێمی لۆگیستیکەکەمان کە بتوانین لەکوێ دایانەنینە تاکو بتوانین بیانێرینەوە خەڵکێ خۆی گومەکات لە کەمپەکانیان نامێنێت ئەم شتانە قورسە بتانی بە زۆرینی خەڵک بنێریتەوە باشە هاتوڤانیسا ینی دەرەنجامەکان دڵخوازی ئێوەش نین وەکو پارتی سەوسی ئەڵمانیا بە بڕوو ئەمە ینی لەبەرەوەی دڵخوازی ئێوە نین وارەخ نەدەگری لە دەرەنجامەکان یان ناواقعەکە بۆ ئەڵمانیا خراپە ئەوەی کە ئێستا بەرەماتوە پێی زانیاریەکان ینی پارتی براوە زۆر پەیوەندیشیان باش نییە لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وایە ئەمریکا لەژێر ترامپە گومورگێکی زۆریشی خستە سەر ئەوروپا هەرچێک لە ئەوروپا ئەکسپۆرت ئەکرێ بۆ ئەمریکا ئەمە جاران وانە بوو ئەمریکا ئێستا دەستێکی کردو بە شەڕی ئێکۆنۆمی لەگەڵ سینا لەگەڵ ئەوروپایە بەڵام فریدریش میاتیش خۆشی کەسێکی میلیاردەرێکە یعنی کەسێکی سیاسی نییە کەسێکی تیجاریە بەشکم بۆ کۆگە ببێ بە سەرۆکوەزیران بتوانێت ئەو شتانش تۆزێ باش کات خاستن ئەڵمانیا زیاترین تیجارەکەی ئەکسپۆرتە ئێمە کە سیارە ئەکسپۆرتەکەین چەند شتیکەمان ئەکسپۆرتەکەین پێویستمان بەوەیە ینی هاتوڤانیسا ینی ئەتەوێ بڵێ لەبەرە وێردووکیان بزنسمانن بازرگانن و ئابوووریانە ئەڕوانن بۆ جیهان و بۆ سیاست ڕەنگە بتوانن باشتر لە یەکتر تێبگەن لە ئایندەدا پەیوەندیەکان تونند و تۆڵ بێت و ئەو گرژەیە کە هەیە بڕەوێتەوە لە بەرێردووکیان لە پارەوە لە سەرمایەوە ئەڕوانن بۆ سیاست و حکومڕانی و بۆ جیهان زۆر سپاس دەکەم ڕێک وایە بەڵام ئەمە ئەبێ بیرێکی لەکێنەوە ئەخیرەن باشە بێت بۆ ئەڵمانیا چکە ئەڵمانیا گەورەترین ئۆکۆنۆمی ئەوروپاشی هەیە بە قۆترین ئۆکۆنۆمی ئەوروپای هەیە لەگەڵ ئەوەشە ئەگەر بیری لەکەینەوە غاز و کارەبا کە گران بووە لە بەروی رووسیا غازی وەستان نەیناردەوە بۆ ئەڵمانیا ئەم 3 ساڵی ئەخیر وەزیری سەوزمان هەبوو هینی ئەکۆنۆمی توانیوەتی ساری کارەبا نزم کات ئێستا سیارەکەمان هی ئەو 2007 ڕاستە لە بینەکەیا بەرز بووبەوە بەڵام ئێستا هەم دیست نزم بۆتەوە بۆ نزم بۆتەوە لەبەرەوەی ئینڤستیسیۆنێکی زۆر پارێکی زۆرمان کردە ئەوە کە ئەو کارەبای بە نمونە هی هەوا هی خۆر هی ئاو بتوانین زیاتر بیبێنە پێشەوە ئێستا زیاتر لە 70% کارەبای ئەڵمانیا بە هینی تازە دروست دەکرێت بەبێ ئاتۆم و بەبێ کۆلە چی پێڵێن خەڵوز بەبێ ینی وزەی پیسکەر ئەتەوێ بڵێ کە ئەڵمانیا ئێستا زیاتر کەڵک لە ئەو وزانە وەرگرێت کە دۆستی ژینگەن بەڵێ و ژینگە دۆستیش ئەمە شتێکی ڕاستە حیزبی سەوز لە ئەجەنداکەیەتی بەڵام حیزبەکانی تر ئەم ساڵانەیە خی لە 2014ەوە هەمویان لە پرۆگرامەکەیانە هەیەە بەڵام وەکو حیزبی سەوز بە جددی بە دوایەوە نین چونکە
ژینگە پارێزین شتێکی کەیسێک نییە بەس یەک تایبەت بێ و تەواو ئەمە هەموو بەشێکی سیاسە و هەموو بەشێکی ژیانمان ئەبێ بیری لەکەنەوە چۆن ئەتوانێت لەگەڵ ژینگە بگونجێ ئیشەکە و کارەکانمان ئێستا ئەو هەموو پارێکە خراوە ناو ئەوەی بتوانین ئەو کارەبەکەمان بە پاکی بێت ئەترسین لەوەی کە فریدریک میات سەرۆکوەزیران بێت ئەمانە هەمووی بیگۆڕێنێتەوە و بچینەوە دواوە ئەبگە بیرێکی لەکەینەوە بڵێن ئۆکۆنۆمی سیارەیە ئێمە ئەڵمانیا دەرەجە یەکە سیارەکانی بەڵام لەم ساڵانەی ئەخیرە کەوتینە موشکلێکی زۆر گەورەوە کە سیارەی ئەلکتریک ویستمان دروستیکەین بەڵام لە حکوومەتەوە پارەی تێناکرا یارمەتی شەریکەکان بن بتوانن زیاتر سیارەی ئەلکتریک دروستکەن سەیری سینە کۆڕەیەکەن ئێستا ئەوان زۆربینی مارکتەکە هەمووی ئەوانە کۆنتترۆلیەکەن یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە کێشەیە بۆ ئیکۆنۆمی ئەڵمانیا کێشەیە بۆ ئابووری ئەڵمانیانی بەڵێ باشە چاوەڕێ دەکرێت حکوومەتی ئەڵمانیا کەی پێک بێت زۆر دوا دەکەوێت لە ڕێی یاساوە ئەبێ 30 ڕۆژ دوای هەڵبژاردن پەڵەمەن دانیشتنی هەبێ لە پەڵەمەنیشە کە 25 سێ بێت سەرۆکۆماریش دەنگی پێبیرێ لە 2 سێەوە فریدریک میات وتێتی دانیشێت لەگەڵ سۆشیال دموکراتەکانە هەوڵەیە گفتوگۆی پێکانی حکوومەت بکەن با بزانین ئەم هەفتەی داهاتوو چی ئەهێنێت زۆر باشە دواپرسیارم ئەوەی کە هەیە دەرەنجامەکان ئێستا بۆ کورد باشە یان نا وەکو دەزانین 6 کەس کە کوردن بوون بە ئەندامی حوت کەس کە کوردن بوون بە ئەندامی پەرلەمان ینی بۆ کورد چۆنە دەرەنجامەکان ئەمە جێ شانازیە کە ئێمەی کورد دەتوانین لە هەموو حیزبەکانە جێ خۆمان بکەینەوە وردە لۆبیەکیش دروستین ئەڵمانیا پشتگیریەکی زۆری کورد و کوردستانی کردووە و بە تایبەت پێشمەرگەش پارێکی زۆریشی تێکردووە و بەڵام ئەبێ بەڕاستی تۆزێ بە تەکیدی سەیریکەین لە ژێ فریدریک میاتدا ئەمانە چۆنە بێت چونکە پرۆگرامی فریدریک میاتیش ئەوەیە کە ئەڵێن پارە کەمتر بکەنە شەڕەوە و پارە کەمتر بکەنە ئەوەی یارمەتی وڵاتانی دەرەوە بین زیاتر بیر لە ئەڵمانیا و زیاتر بیر لە خۆمانەوە بکەین ئەمە هەتاکو چەندێک ئەتوانێت بەتاواتی بیکات نەیکات پرسیارێکی ترە چونکە وەکو جەنابیشت ئەو سەوتت هەموو یاسایەکە من بمەوێ وەکو حیزبێک شتێک بگۆڕم ئەکرێت ئەخیرەن یان نا ئەمە شتێکی ترە چونکە گفتوگۆی بینی وڵاتان و گرێبەست بینی وڵاتان کە هەیە و ئاسان حکوومەتێکی تازە ناتوانێت هەڵی وەشێنێتەوە خاتو ڤانیسا ڕەشید ئەندامی شارەوانی شاری مونشن ئەندامی پارتی سەوزی ئەڵمانیا سپاس دەکەم لە ئەڵمانیەوە لەگەڵمان بووی